سەبارەت بە کەیسی سزادراوانی بادینان کە پێشتر لە 15 و 16 مانگی 2021 بۆ هەرێکیان 6 ساڵ زیندانی حکم کردران. دوای ئەوەی کە تەمیزمان کردەوە و لایحەیەکمان دا بە بەڕێز سەرۆکی دادگای تەمیز بۆی بیدا بە هەیئەی موسعە، بەڵام دواتر سەرۆکی دادگا ڕەت کردەوە و دایەوە هەیئەی جەزای دوو. ئیتر ئەوە بوو بڕیارەکە دوای ئەوەی مداوەرێکی زۆری لێکرا لەگەڵ لەسەرکرا لەسەر ئەم دۆسیەیە، دادوەران مداوەرێکی زۆریان لەسەر کرد. لە کۆتایی لە 28 چوار بڕیارەکە دەرچووە، بەڵام ئەعلانکردنەکە ئەوڕۆ ئەعلانکرا و نوسخە گەیشتە دەست ئێمە. ئێمەش بۆ ڕای گشتیمان ئێستا ڕای دەگەینین کە بڕیارەکە بەڵێ بە زۆرینەی دەنگی هەیئەی جەزای دوو ئەو بڕیارە پەسەند کراوە. ئەمێن لێرە دەمەوێت پرسیارێک لە هەموو ئەو کەسانە بکەم کە گوێبیستی ئەو و ئاگاداری ئەو چاو پێکەوتنینە. ئەگەر دوو لە ئەندامانی بەڕێزی دادگای تەمیز کە خاوەنی چەندین ساڵ تەجروبەنە لە قەزا، ئەگەر ئەوان قەنەعەتیان بۆ قرارە نەبێ، وەرە تو سزادراوان کە سوکاری سزادراوان، ڕایگشتی، ڕۆژنامەنووسێک، مهندسێک، دکتۆرێک، ئەوانەی کە زۆر ئاگیان لە مەجای قەزایی نیە، لە مەجای قەزایی ئیش ناکەن، چۆن قەنەعەت باوانە دێنی کە ئەو بڕیارێکی تەندروستە. لەگەڵ ئەوەش ئەمە ڕێز لە بڕیاری دادگای تەمیز دەگرین و ئەمە ئێستا بەنیازین لەگەڵ تیمی پارێزەرانی هاوپیشەم ئینشاءالله ڕێگای ترمان لەبەرە ئەویش خۆتان دەزانن کۆمەڵێک ڕێگایتانەدان هەیە طرقتان، یەک لەوانە مەسەلەن ئیعادەت محاکەمە، لەوانە مەسەلەن تەمیز، ئەمە ئاخر شت دێنی سەر تەصحیح لەبەرەوەی تەمیزەکەمان کرد. ئێستا یەک ڕێگەمان پێشمەیە تەصحیح قرار تەمیزی. ئەو تەصحیح قرار تەمیزیەش لە ماوەی 30 ڕۆژ س لە ڕێگای داواکاری گشتی بۆی هەیە تەمیزی بکاتەوە، س لە ڕێگای خودی ئەو کەسانی کە سزادراون، س لە ڕێگای ئێمە کە ئەمە مەحامی ئەوانین، بەڵام ئێمە بەتاکید ئەو داوای تەصحیح قرار دەکەین لەبەرەوەی دوو خەتەی جەوهەری هەیە کە تەصحیح قرار تەمیزی دەبی خەتەی جەوهەری هەبی بەپێی قانون، بەپێی مادە 266 و مادە 268